بەڵێ مژارە بریارە کو هەدەپە دەست نیشانکردی بریا هەفسەرۆکا پەروین بولدان کو هەدەپە دێ بەربژارەی خۆی سەر و کۆماریە دەربخە باندۆرا وێ لەسەر هەلبژارتنین ترکیە ئەم دەرباسی ئەنقەرەی دبن ئەمیرالی تورکمەن جگەری هەفسەرۆکی هەدەپە و بەرپرسێک هەروبارەی هەلبژارتنان میوانی منە سلااف برێز تورکمەن دەستپێکی دەتخوازم بزانبم گەلۆ هەدەپە هەفسەرۆک هەدەپە دێ بربژێر بۆ سەر و کۆماریە دەربخە دەستنیشان بکە partimiz evet yani uzun بەڵێ پارتەکەمان ماوەیە کە لەبارەی دەستنیشانکردنی کاندید لە لق و هەموو شارۆچکەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵ مەدەنی و جگەلەوە لەگە ڕای گشتی دیموکرات بێگومان ڕاوێژکاری فکریمان هەبوو لە کۆتا کۆبوونەوەی باڵای پارتەکەمان بە شێوەیەکی فعلی بۆمان ڕوون بۆوەکەوە ئەمە بووبووەتە پێویستیەک و لە ماوەیەکی نزیکدا کاندیدی خۆی لەبارەی سەرۆکایەتی کۆماری ئاشکرا دەکات. برێز تورکمەن کاندیدێک گۆ هون دەست نیشاندکن هەلبژارتنی توورا یەکەمدە و توورا دویەمدە دە هەردوویان دەدێ بەشداری بکە لە ڕاستیدا ئێمە بە شێوەیەکی ڕوون جەخت لەوە دەکەینەوە کەوا پێشینە یەکەمی ئێمە گۆڕینی ڕژێمی تاکڕەوی ئێستایە و هاریکاریەکی فراوان هەبێ بۆ ئەم مەبەستەش لە خاڵی دووەمیش ئەوەیە تەنها لە ڕووی کەسایەتی کاندیدەکەوە نییە بەڵکو لەسەر پرەنسیبە دیموکراسیەکان پێویستە ڕێککەوین و ئەو کەسێکەوە دەبێتە سەر و کۆمار لە قۆناغی داهاتوودا چۆن بێت بە هەمان شێوە گۆڕانکاری دەستور و هەموو کەشی دیموکراسی کەوا بتوانێت لە نێو کۆمەڵگادا بڵاوی پێ بکرێ و بە هەمان شێوە بیر و بۆچوونی ئەوان و داواکاری ئەوان چییە لە ڕێگەی کاندیدێکی دیموکراتەوە بێگومان ئێمە کراوین لەم بارەیەوە. بەڵێ من پرسی برێز تورکمەن گەلۆ کاندیدێ هەدەپە د توورا یەکەم یا سەر و کۆماریە یا هەلبژارتنی دە و توورا دویەم دەژی دە هەردوویان دەدێ بەشداریە بکە تا ئێستا بڕیاردان لەسەر ئەمە بێگومان زووە پێویستە سێری هاوپەیمانی کاندید هاوپەیمانی شەشدانەکەش بکەین و کاندەکان دیکەش بکەین. ئێستا پێشینەی کاری ئێمە ئەوەیە کەسێک دیاری بکەینکەوا بتوانێت ئەو ڕژێمە بگۆڕێت گەر هاوپەیمانی میلەتیش کەسێکی دیموکرات دەربخات بێگومان ئێمەش هەڵسەنگاندنی بۆ دەکەین. برێز تورکمەن تەسیرە وێک و هەدەپە دێ بەربژێرەی خۆی سەر و کۆمار دەرکەبە لە سیاسەتا ترکی ئیرۆ چییە؟ لە تورکیا سێ هەڵوێست و پرۆفیلی پارتی سیاسی هەیە لەلایەک پارتێکی هاوپەیمانی کۆمار کەوا بۆتە هۆی تاقڕەوی لە تورکیا لەلایەنێکی دیەوە لایەنێکی دیکە هەیەەوە کە بیر وا دەکاتەوە گەر سەرۆک کۆمار بگۆڕین تورکیا لە کێشەکانی خۆی ڕزگار دەبێت کە هاوپەیمانی میلەتە لەلایەکی دیکەشەوە هاوپەیمانی ڕنج و ئازادی هەیە کە هەدەپەش یەکەکە لەو هاوپەیمانیە و وەکو ئاراستەی سێیەم دەبینین و چەندین زۆر و ئیتنی و کولتوری جیاواز هەن و ئەوان داواکاریەکانی خۆیان دێن پێشکەش دەکەن و ئەمەش بۆ دروستکردنی ژیانێکی نوێ لە تورکیادا بەکاردێن و بە گوێرەی بۆچوونی ئێمە تەنها ئەم سێ لایەنە هەیە بەڵام هەدەپە بۆ وەکو دیدگای سیاسی خۆی و داواکاریەکانی بە تایبەتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێگومان ئەمە دەکاتە پرۆسەیەک و
لە 100 ساڵی ڕابردووی تورکیادا محاسبەیەک دەکات و دەیەوێت کۆماریەکی دیموکراسی هەبێت و کە هەموو کۆمەلگاکان و ڕەنزەران و گەنج و لاوان داواکاریەکانیان پێشکەش بکەن و هەدەپە بێ بە وتەبێژی ئەم داواکاریانەوە ئەمە پرەنسیبی بنەڕەتیمانە. برێز تورکمان نها هەف پەیمانیا جمهور کاندی دەیوێ دیارە سەر و کۆمار ڕێجەب تەیب ئەردوانە هەف پەیمانیا مڵەت دو ناو ئێگۆ دەردکەون پێش هەنە کەمال کڵیشدارۆغلو و منسوور یەواش هەدەپە هەلوەستاوی گەر منسوور یەواش دەربکەوە گرێدایی هەف پەیمانیا مڵەت چ دێ؟ لەو بارەیەوە هەدەپە تا ئێستا هەڵوێستەکەی ڕوون و دیارە هەدەپە لە بەرامبەر کاندیدێکی نەتەوە پەرستی و تاکڕەویدا و پێی وابێکەوە پرسی کورد باز لە پرسی کورد نەکات و باز لە چارەسەری پەرلەمانی لە پرسی کورد نەکات بە هەمان شێوە داواکاریەکانی خەڵک گەر لە خۆ نەگرێت کەسانی وەک مانسوور یەواش بێگومان پشتگیری لێ ناکات کە هەمووی لەودا کۆبووەتەوە چونکە ئێمە ڕێکاری یەکەمی ئێمە ئازادی و دیموکراسیە و یەواشیش کارکتەرێکی وەهانیەکەوە بتوانین نوێنەرایەتی ئەم داواکاریانەی ئێمە بکات بۆیە پارتەکەمان پشتگیری لە یەواش و هاوئاوازەکانی ناکات و بێگومان گەڵەکەشمان ئەمە داوای ئەمە مالی ناکات و ئێمەش وەکو نوێنەری سیاسی گەڵەکەی خۆمان پێمان وایە ناتوانێت مانسوور یەواش و هاوئاوازەکانی و کەسانی وەک ئەو بتوانێت دیموکراسی لە تورکیا بەرزەستە بکات. برێز تورکمان نها ئەگەر هەیەک و دادگەه بریارا گرتنا هەدەپە بدە بتایبەتیژی پشتی بلۆکردنە پەرەیەن بۆ ئالیکاریە هەدەپەک و بریارا وێگرت گەر هەدەپە بێگرتن بژاردەیەوە چ دەبێت؟ ئەف کاندیدێوەی سەرۆکۆماریە بچ شێوەیە بەردەوام دەکات؟ لە ئەنجامدا هەدەپە دۆسیەی داخستن هەیە و ئێمەش وەکو ئیدارەدانی هەدەپە و کاربەدەستانی هەدەپە لە بەرامبەر گەڵەکەی خۆماندا ئاماژەمان بۆ کرد کە ئەم داواکاریەکی سیاسیە هاوپەیمانی کۆماری ناتوانێت ڕوبەرووی داواکاریەکانی هەدەپە بێ و بۆ ئەوەی بتوانێت هەڵبژاردن بباتەوە سەردانی دادگای دەستوری کردووە و فشاری خستۆتە سەر دادگای دەستور بۆ ئەوەی هەدەپە دابخرێت کۆتا زار بڕینی پارە بۆمان ڕوون بووتەوە کە ئەمە بڕیارێکی یاسایی نییە بەڵکو بڕیارێکی سیاسیە و لە هەمان کاتدا پەیمانێکمان بە گەلەکەمان داوە کە ئێمە بێگومان نایەڵین گەلەکەمان بەبێ بژاردە بمێنێتەوە و بەردەوام دەبین بە ڕژدیەوە لە سیاسەتی دیموکراتی و ئەم سیستەمە دەگۆڕین بۆیە لە پێناو بەدیهێنانی ئەو قسەیەکەوا کردومانە پلانی ئەی و بی و سیمان کردووە گەر هەدەپە ڕوبەرووی شتێکی وا بێتەوە ئێمەش دەچینە بەرامبەر بەگەلی خۆمان و بژاردەکانی خۆمان ئاماژەی پێدەدەین و لە هەڵبژاردنەکان بە تایبەتی لە پێناو ڕووخاندنی ڕژێمی تاکرێوی بەرپرسیارەتی خۆمان دەزانین و ئەو پەیمانێکەوە بە گەلەکەی خۆمان داوە بێگومان جێبەجێ دەکەین لە ڕووی پرەتیکەوە لە هەڵبژاردنە نێوخۆیەکانیشدا ئاماژەمان بەوا کرد کە قەیومەکان دەنێرینەوە و ئەوان دەدۆڕێنین ئێستا ئەمەمان کردووە لە ڕۆژئاوا لە ئیزمیر و ئەنقەرە و ئیستانبول و هەموو ئەو شارانێکەوە گەورن وەکو ئیستانبول بەوانی دیکە بێگومان بووینە هۆی ئەوەی کەوا دەسەڵات ئەم شارەوانیانە لەدەست بدات ئێستاش دووبارە دەڵێنەوە گەر گەلەکەمان لەگەڵ ئێمە بێت لەم ڕووبەڕووبوونەوە و خەباتەدا ئێستا کاتی ئەوەیە کە ئاک پارتی دەڕوخێنین و لە
زانینی ئەوە داین و بێگومان سیستەمی ڕژێمی تاکڕەوی دەنێرینەوە و بە هیچ خەباتی خۆمان بەردەوام دەبین. بله سپاسیاتت کن بر زمیرالی ترکمن جیگری هفسروک HDP و بر پرسه کاروباری هلبجارتنان ش آنقره الگلمون.